پلانی تایبەتە و دوو ڕۆژی داهاتوش هەڵبژاردننی گشتیمان لە بەردەمدایە بوو ئێمە پێمان باش و ئەمڕۆ ئەم کۆبوونەوەیەک ئەنجام بدەین هەم بۆ ئەوەی کە ڕێکار و شوێنەکانی کە تایبەت بە پرۆسەی هەڵبژاردن ڕوو بکەینەوە هەم دەستخۆشیشمان هەبێت سەرەتا دەستخۆشیمان هەیە بۆ هاونیشتیمانیانی پارێزگای هەڵەبجە کە بەڕاستی خۆشبەختانە لە ماوەی مانگ و چەند ڕۆژێک کە زیاترە بانگەشی هەڵبژاردن هەبووە خۆشبەختانە بە شێوەیەکی زۆر باش بەبێ ئەوەی هیچ کێشە و گرفتێک ڕوو بدات پرۆسەکە بەڕێوە چووە ئەمەش بەڕاستی هۆشیاری تاکی پارێزگای هەڵەبجە دەرەخا لەوەی کە تێگەیشتون لە پرۆسی دەنگدان و بانگەشەی هەڵبژاردن لە هەمان کاتا دەستخۆشیشمان هەبێ بۆ لایەنە سیاسیەکان کە توانی ویانە ئەندام و کادرانی خۆیان ئاگادار بکەنەوە کە بە شێوی بێ کێشە پرۆسی بانگەشەکە بەڕێوە بچێت لە هەمان کاتا سوپاس بۆ سەرجەم میدیاکارانی کە ئێستا لێرە ئامادەن و ئەوانشی لێرە ئامادەنین بەڕاستی لە سنووری پارێزگای هەڵەبجە بە شێوەیەکی پرۆفشناڵانە بەڕاستی ئیشەکانی خۆیانیان کردووە توانی ویانە دەنگی تاکی هەڵەبجەوە ئیدارەی هەڵەبجەوە لایەنە سیاسەکانی هەڵەبجە بگەێنن بە هەموو جیهان و عێراقیش و کوردستانیش ئێمە بۆیە ئەم کۆبوونەوەمان کرد پاسی بۆ ئەوەی ئەم دوو سێ ڕۆژێکە لە بەردەممانە چەند ڕۆژێکی چارەنووسسازە و ڕۆژێکی توانم بڵێم قورسیش ئەبێت هەم بۆ میدیاکاران هەم بۆ ئیدارەی ئێمەش بەڵام خۆشبەختانە ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجەوە لیژنەی ئەمنی هەموو ئامادەکاریەکمان کردووە بۆ ئەوی پرۆسەکە بە شێوەیەکی ڕێک و پێک و دوور لە خڕوقات و هەموو ئامادەکاریەک کراوە و بیریشم نەچێت سوپاسی کاندیدەکانیش بکەین کە ئێمە لەگەڵ شارەوانی هەڵەبجە قسەمان کردووە کە هیچ سەرپێچێکی وانە کراوە پێ ئەو ڕێوشێنانە کە پێویستە لۆگۆ و وێنەی خۆیان هەڵواسن ئەمەش جێی دەستخۆشیە بەڕاستی دەستخۆشیان لەکەین من ناتوان زۆر لە کاتان ناگرم ئەمێ داوا لە هاونیشتیمانیانی هەموو کوردستان و پارێزگای هەڵەبجە بکەم کە بچن بۆ دەنگدان بۆ لەبەرەوەی ئەمە دوور لە هەر بانگەشەیەکی حیزبی و کاری حیزبی ئەمە وەکو ئیدارە داوا ئەکەین بۆ لەبەر ئەوەی ئەم هەڵبژاردنێکی چارەنووسسازە بۆ نوێنەرانی ئەنجومەنی عێراقە کە دەنگی کوردە لە عێراق بۆ ئەوەی مافەکەێنین پێویستە زۆرترین کاندیدمان دەربچێت بێ جیاوازی لەسەر جەم لایەنە سیاسەکان ئێمە باسەکەین داوا لە هاونیشتیمانیانەکەین کە مافی خۆیان لە پرۆسەی بەکار بێن و بچن بۆ دەنگدان ئێمە زۆر سوپاسدانەکەین جارێکیکە ومێدمان وایە وەک چۆن لە ڕابردوو کارەکانتان بەڕێکوپێکی بەڕێوە بردووە ڕۆژنامە نووسان لە ئایندەشاو لە چەند ڕۆژی داهاتووە کە ئەرکی خۆستان لەسەرە کە پێویستە سەرجەم کارەکانی خۆتان بەباشی بەڕێوە بن و دەنگی هاوڵاتیان و پرۆسەکە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بگەێن بە جیهان بەڵێ ئێمە پێشتر لەگەڵ سەرجەم لەگەڵ جناوی پارێزگار و سەرجەم لایەنە سیاسەکانمان ئاگادار کردوێتەوە هەم لە بانگەشەی هەڵبژاردنە کە هەندێک خڕوقات جارانی پێشوو ئەکرا ئەم جارانەکەی خۆشبەختانەوە ئێمە وا لە کۆتایی بانگەشەکە نزیکە بینەوە هیچ کارێکی وا نەکراوە الحەمدوللا کە جێی باسکردن بێت و ناخۆش ببێت و داواشمان لێ کردوون دوای پرۆسی هەڵبژاردنەکەش بە هەمان شێوە بێت و هەچ لایەنێک براوە بێت کاری لەو جۆرە نەکات ئێمە ئەگەر ئەو کەسانە دیار بن لەبەری بەداخەوە هەنەجار تاقەکە لە شوێنێکە ئاکرێکە هیچ کەس ئاگای لێ نیە و کەس خۆی ناکا بە خاوەنی بەڵام ئەگەر بۆ نمونە لە بنکەیەکی حیزبیا بێ یاخود لە شوێنەکە بێت دەستگایەکی حیزبیا بێ بێگومانە مەجرراتی خۆمانەکەی دەستیاوە خۆش بێ و زۆر سپاس